یەکەم جاریە خۆی لێکا بەچی مصلحی اجتماعی کۆمەڵگای ئیسلاحکە منبەرێ وەرەگرێ لە ئیعلامە دەسەکا بە باسکردنی کێشەکانی گەنج و کێشەکانی خانەوادەکان و خێزانەکان و کێشەکانی مناڵان و بۆیانە گریە و شیوەنیان بۆکا و خۆی سەغڵەتەکا بۆیان و دوایی ئەبێ بە پارێزەری مافەکانیان دیفاعیان لێکا و ئەبێ ئەمانە حەقی خۆیان وەرگن و نابێ وابن و نابێ وابن و نابێت تۆ وازانی ئەمە دڵسۆزە و ئەمە دڵسۆزی دینە دڵسۆزی میلەتە دڵسۆزی ڕەوشتە ئەنجا دواییە ئەبێ بە دەروونزان لەسەریان بەرنامەی دەروونزانی و بانگیانەکا و کێشە دەرونیەکانیان حلەکا و ئەم بابەتانە ئەنجا دواییە ئەڵێ بەنگم پێ بە خۆی بژێت ئەمەی هەمووی لەبەر چی بوو بۆ ئەوەی تۆ بیخەیتە جێی خوا لەوێ یاساو بۆ دانێ حرامە بۆ حەڵالکە حەڵالە بۆ حرامکە باشە بۆ ئەوە دەجالیش کە یەکەم جار حەزەکەم بزان وەکو مصلحیە چاکەکاریە لەسەر زەوی کاکە من هاتووم لەم شەڕ و شۆڕ و نەهامەتی لەسەر زەوی هێ ڕزگارتان کرد دوایی ئیدعای علمەکە دوایی ئیدعای پێغەمبەرایەتیەکە دوایی ئیدعای خوایەتیەکە ڕێک هەمان فکرە هەمان سیستەمە ئاوایەت خەڵکیش پێ لە خەڵەتێن بۆیە ئاگاداری خۆ دەبە هەڵمە خەڵەتێ بە دەجالونە کەذابون الأئمة المضلين رسول الله صلى الله عليه وسلم أماني بوانا ناو بردو بچي ناوي بردون رؤوسا جهالا ومال يسري قوري جهل بچي ناوي بردون رويبضة ينطق فيها الرويبضة وأن ناوي بردون أما مواصفات كان يعني توبي أقادار بي حالي علم وعلماء وطالب علم كان لآخر زمانها تشيلي